سلام علیکم جماعت بخیر بم ویدیو کنی لره دا باسی پارتی دوامی الیت منتورشیپ دکن باشی دوامی الیت منتورشیپ لام پارتا دا دو توپیکی و تا دو باباتی زور گرنگ بحث دکم کلان آسمانی کوسب زور باوا لبر اوی گرنگه چون که زور بکس دینا گن لام باباتا بدرسته بالام من بشیوزه که رون و اشکرا پد دالم کو تیب گهید لسر ام باباتا دوی ام ویدیو دچنا پیش کورسه که اگه دتوید آسته خوباره باشتر ببای او دتونی جوینی اکادمی ببی که آسته که پروفشنال تا پیدا بخشید دتونی لیره سرتا بی همون دیتلکانی ام اکادمی بزانی سری ام ویدیو شتانا بکیو لیره جی دتونی بزانی لچه بابت بکاتوا و لیره جی دتونی بزانی انجامکانی او پارنه که طلبکان والگیدن امانه با هماشو اما همو سرتیفیکیتی منن لیره جیش دشه باشی انجامکان لود دیار دبی که انجامی همو طلبک لیره گودروا که فیدبکی آن چوبه لسر ام اکادمیه با هماشو همو بروانه مکانیش لیره بدستیان هنه دتونی چه باشی چونه جوروا کاری دچنا کورسه که باشی وزه که مدیرنه دتونی لیره اکسه بردامی لسه اتوبیکه که پیش سیر کردیا دتونی بشه باشی خوله کن لیره باشی خولی فریه و ماشه پریمیوم ها لیره داگیرین لم خوله دا شش مدلی هیا و چلو دو وانه یا یعنی زوره لیره سمامانی کوسه وانه کانه با ماشه آی سی دی و با ماشه فاندامنتال و پروفرمو هموشتک لیره دان رایا با هماشه دیانو کمیونیتی دیسکوردی امادا که لیره شکاری خوم دا انمو با هماشه میتینگ دا انمو با هماشه چاتی طلبکان ها لیره دتوانی استفاده لهمو کسی بی که اوانه زو شرازن لبازار دا با هماشه شکاری طلبکان لیره هیا که دتوانی استفاده لهمو شکاری طلبکانی من ببینی و جانتونی شوز اگر دتوی جونی ام اکادمیا بی لینک دیسکول لبن ام دیسکریپشن دا انم دست بیده باشی تیکیت یارمتی لیره تیکیت دکیه که کد تیکت که دوا لیره نواکه دانوسی جماره موبایلی دانوسی و شوزی پاره دان سامیتی دکیو امجده مخطو داخلی او اکادمی دبی باشه جمعه دینه باشی دوام لایلی میتوشی اوانه هشت سری باشی یکم یا نکیت که بچنه باشی یکم سری بکن پاشن بینم باشه لیره دا دو توپیک زو مهم باز دگیم و تا دو بابادی زور گرنگ دینه سه یکم توپیک مان که پیدالن چه جمعه که پیدالن پول بک bu چیو گرینگ acaba پول بک گرینگترین شتا لبابت سمامانی konsept çünkü am pol baka جوکره کو جوکر و تا لسر هموش تک تقبیل دبید و تا لسر هموش یعنی هموش تک پیوستی با پول بکه هیا اگر او پول بکت ندبید و تا هیچ تک سمامانی konsept نیه و تا am پول بکه کلیلی سمال منی کنسپته واضحه و تا کلیلی سمال منی کنسپته لیره دا با جونی پیتان دالم کو دا یاسایکانی پول بک دیب گن که راستی زوربه یعنی بجم رایجا با هفته ساده لطلبه کنم کشلا پول بک دا بوم بالام همون هول دادم زور با ساده ای و با بختی پید دالم که کو بزنی پول بک که راسته قیمت چیه این زور با آسانی پیدان دالم زور دیم بس نمونه که بجم که پول بک اصلا پول بک نباید چهاتی جمعه لونه اتو بزنی پول بک اهایه مارکت برز بو نیدکات دادا بازی برز دبید و دیشان ایرم گیریمان نمونه کدیم ایراج برز بو نیدکات دادا بازی دو برز دبید اما کو بزنی که ام پول بک که درسته یا خود فیکه یعنی درست نبید واضح مثلا انا اما پول بک که درست بید بالام اما پول بک که درست نبید واضحه کو بزنین او جورا پول بک دبیتا پول بک که درست یا خود نادرست واضحه استا دین سر هر دگلانا دین یکم شد باسی پول بکی درست دکین دواتر دهی نظر پول بکی نادرست واضحه هر دیگه باز دکین بجوانی باش سرطا ببین نظر پول بکی درست واضحه ببین نظر پول بکی درست جمعت کاتک مارکت بم شوازه برزبونک دکات
پۆڵبەکێکی بچووک دەکاتەوە و بەرز دەبیتەوە ئەمە پۆڵبەکە هەمووان دەزانی وایە معنی بە چاو سەیری دەکەین دەڵێن ئەمە پۆڵبەکە بەڵام لەوە ئەمە پۆڵبەک بیت یاخود پۆڵبەک نەبیت باشە کوب بزانی هەموو کە لە خۆ بکەنە قیاس جماعت هەموو کە تمام هەموو کە دەکەنە قیاس پێش دابەزینی پۆڵبەک دەبیت تو بەرزترین کاندڵ دەستنیشان بکەیت بۆ بەرزبوونێ باشە بە نمونە بەرزبوونێ مەسەلەن لێرە سیر بکەن ئەم کاندڵە و ئەم کاندڵە دابەزیەوە دێ حسابی خۆی دەکەی پێش دابەزینی ئەوە یعنی پێش ئەم هەردوو کاندڵە دابەزن کام بەرزترین کاندڵ بووە پێشوانە کام بوو ما لێرەدا نۆبتە ئەی کاندڵ جماعت مانە کاندڵە ئەی ئێستا بەرزترین کاندڵە پێش ئەم دابەزینە بکات واتە کاندڵی ئەی بەرزترین کاندڵ بە پێش ئەوی دابەزنی وایە ئەتو دەی ئەو بەرزترین کاندڵە دەستنیشان دەکەوی لە خۆ باشە ئەو بەرزترین کاندڵ دەستنیشان دەکەی کاتێک دەستنیشان کە بەرزترین کاندڵەکە مەسەن ئەو ئەیەکە باشە بەرزترین کاندڵی ئێمە دەی چ دەکەی دەچیە بنی ئەو کاندڵی باشە ئەجە بنەکە بەشەوە بی بە کاندڵ بی بە شێوەزێک بی بنەکەی دەستنیشان دەکەی بەم شێوەز بنەکەی دەستنیشان دەکەی ئەگەر هاتوو کە ئەو پۆڵبەکە ڕوودا ئێرە توانی ئەو بنە دەربکات باش ئانی نزمتر بیت ئاستیوێ ئەو دەبتە پۆڵبەک ئەوجە بە کاندڵی بیت یعنی مەماستم بەس بە ئەو کاندڵە بیت یان بە دوو بیت یان بە سێ بیت تا چەند بی مشکلە نییە ئەلمویم ئەم پۆڵبەکە ڕوئەدات کاتێک ئەو بنەی لادا باش ئانی نزمتر دەستنیشان بکەی ئەجە بە شادۆ بوو بە بەدی بۆ مەسەن ئێرە هەوو بە بەدی بی مشکلە نییە بە چەند کاندڵە بیت بەس مهمەکە چە بنی ئەو بەرزترین کاندڵە نزمتر بیت یعنی لاو بدات وازعە کاتێک ئەو شتت کرد ئەوە ڕۆڵێک کاتێک ئەو شتە کرد و دیسان مارکت چ کرد جماعت منە ئەوها دابەزی و بەرز بوو باشە بدێ بکە و بەرز بوو کو بەرزی کرد بوست دروست بوو باشە بە هەمان شێوە ئەو بووسێکی ڤاڵت بیت ما بەحەز کرد وە یعنی بووسی دروست لێرە مەسەلەن ئەوە ستراکچەری پێشوەختە لێرە سەرەتا شادوو بوو ئەمە حسابی بووزبوونەکەین دواتر کاندڵێکی دی ئێرە بوویەوە لەسەری ئەو شادۆ کردە بەدی واتە بە بووسێکی دروستە واتە چە واتە کاتێک بەم شێوازە پۆڵبەکە دروستە و چوویتە سەر ستراکچەری دروست کردیە و بووسەکەشی دروستە ئەو کاتە ئەم ناوچە دەبێتە پۆڵبەکێکی دروست وازعە پۆڵبەکێکی دروست بەمەشە بووسەکەجی دروستە بەڵام ئەوەش بکەنە قیاس جماعت گەریمان پۆڵبەکی لێرە دروستە و چوویتە سەری بەڵام بووسەکەت ڤاڵت نییە یعنی بە شەودۆ یعنی ئەم کاندڵە ڕووی نەدابا ئەوە ئێکسات بخۆرێ ئەم شوێنە نەبتە پۆڵبەک سیرکەن چەند گرنگە یعنی هەر شتێک هەر یۆسەی لەسەر یۆسی تەغبی دەبیتەوە یعنی زۆر گرنگە وازعە بە هەمان شێوە عەکسەکەژی ئەگەر ئەم پۆڵبەکە دروست نەبوو دواتە دەچنە سەبەوەتەکە بوس دروست بوو بە هەمان شێوە نەبووس حساب دەبینە پۆڵبەک یعنی زۆر پێگیرەدانە سیر بکەین ئەوی نۆدروستەکە با بچنە نمونی بەرزبوونی جوانتر ما باسی بەرزبوونی کردین بەندم لێرە لەونە بە چاو سیر بکەین دەڵێ بەرزبوون نزمبوون بەرزبوون ئەمە پۆڵبەکە بە چاوەیە بە چاو سیر دەکەین ئەمە پۆڵبەکە بەڵام پۆڵبەک نییە لۆ پێش ئەم پۆڵبەکە ڕووبدات کە ئەم دوو کاندڵانە باشە پێش ئەو پۆڵبەکە ڕووبدات ئەمەیان وەگەل ئەمەیان پێش ئەوەی بەرزترین کاندڵ دیۆرەکە ئەی کاندڵەوەیە ئەی کاندڵ بەرزترین کاندڵە ما چ گوتمان کە پێش ئەو دەبەزینە ڕوویدا ئەتو چ دەکەی بەرزترین کاندڵی دەستنیشان دەکەیوە ئێوە بەرزترین کاندڵمان ئەی دەستنیشان کرد گوتمان دەبی چ بکات ئەگە بۆلیشەکە بی دەبی بنەکەی لاو بدات یعنی بنیوی دەستنیشان کە ئەو کاندڵە ئێرە ئەمە بنەکەیەوە گوتمان چ گوتمان دەبیت ئەو دەبەزینە کە ئێرە کردی ئاستیوی کێمتر بی لەو بنەی باشە واتە دەرکرابی مەسەلەن گریمان ئەگە ئەم کاندڵە شادۆوێ حتا لێرە هات بۆ ئەوە دەرکراوەیە بەم شێوەز دروستە بەڵام لێرە دەبینین کە دەرنەکراوە واتە حتا لەو ناوچە نەهاتووە واتە چ واتە ئەوە نەبتە پۆڵبەک و خاستەن کەنگی نەبتە پۆڵبەک کاتێک تو سەرە بووسی دروست کرد تەمام ئەگەر گریمان لێرە بچێک چتە سەرش دیسان بێتە خوارێ چ
چی تاوا بەڵام ئێکسا بچیت بوسی دروست کرد وازەها لەو کەتە لەوەنە بڵێ ئەمە پۆڵباکە و لەوەنە بڵێ ئەمە بوسەش باشە جەمات بگرم چە گلیچی تێدا ڕوویدا لێرە گوتمان پۆڵباکەکەت دروست نەبیت وەتە بوسەکەش گرنگی پێ نەدا وەتە لێرە ئەگە پۆڵباکەکە دروست نادروست بیت بوسەکەتژی نادروستە هەر چەندێکە بوسەکەت بە بەدی گەربی لەسەری بە شێوەزای بیت بوسەکەش دروستیان سەیەکە کول پێکەوە گرێدانەوەتە ئەگەم ئەزانگریمان پۆڵباکمان دروست بە بوسی دروست نەما هەردووکیان دەڕاپەز بنەوە بامەشەوە ئەگە پۆڵباکی دروست نەبیت و بوسی دروست بی هەردووکیش دە هەڵەوشنەوە بامەشەوە سەیەکە و پێکەوە گرێدانە هەر شتێک وەزەها ئەوە هی بەرزبوونی بوو بوو دەبەزنیش لمە بەس عکسەکە وەزەها بەس عکسەکەیە لێرە دادەبەزیت پۆڵباکی بوو سەری داکات و دادەبەزیتەوەیە کو بزانین ئەو پۆڵباکە دروستە پێش ئەم بەرزبوونە بکات باشە پێش ئەم بەرزبوونە بکات نزمترین ئەم جۆرە نزمترین کاندیداتشانکەین بوو بەرزبوون گوت بەرزترین کاندیدە بوو دەبەزین پێی دەڵێن نزمترین کاندید باشە ڕۆلەکەژی کە نزمترین کاندیداتشانکەی ئەم جۆرەدارین هایەکەی باشە ناڵین دوایەکەی لێرە هایەی کاندیدی ئەی دەبی لا بدرێت لو دابەزین گوتمان بنەکەی وەیە ئێرە سەیەکی عەکسیەکەن باشە کاتێک بەم شێوەزە دەرکرا و مارکێت ئەجەوها گرنگینە بە کاندڵای بیت بە دووسەیەک بیت باشە کاتێک ئەوها دەرکە مارکێت دابەزی بەمان شێوە بوسەکی دروستمان هەبێت کە لێرە بوسەکی دروستمان هەر سەرتە شۆدوو بوو دواتر بە بەدی بوو یعنی دروستە بەم شێوەزە ئەم پۆڵباکی دێ دروست بیت و هەمەشە بوسەکەش دێ دروست بیت وازەها بەمەشەوە لو نمونەی نادروستەکەش وەکو یدیە لێرە ناتوانیە لەسەر ئەو ئەی کاندلە لا بدات چونکە نزمترین کاندل بوو پێش ئەم پۆڵباکە ناتوانیە لا بدات لێرە هەم بوسەکە نادروست دەبیت و هەم پۆڵباکەکەش نادروست دەبیت وازەها جەمات ئەبەیە بابەتی پۆڵباک وا بزانم زۆر قۆرس نییە لە خۆتان تێک مەدەن باشە لە خۆتان تێک مەدەن زۆر قۆرس نییە باشە جەمات تازە مازانی ڕۆلەکانی پۆڵباک چنە ئایا چی سوودەیە یەکەم ئیسوادەمە دیت کە زۆر کارێکی لەسەر برێک ستراکچەری دروست دەکات ئەوە یەک دووەم شت دێن شتێکی زۆر گرنگتر ئێمە بایەخ لەو پۆڵباکە دەدەین بۆ چە کە ئێستا بابەتێکی نوێ بێژین لێی زۆر گرنگە ئەم پۆڵباکە باشە جەمات تازە دێنە سەر بابەتی دووەم لە بەشی دووەمی ئەلیمنتوشی واتەوە کوتا بابەتە لە پارتی دووەم وازەها ئەویش پێی دەڵێن ئیندوسمنت بە درێژی یاخود پێی دەڵێن IND بەم شێوەزە IND یاخود پێی دەڵێن X وازەها یانش بە شێوەزێکی تر پێتان بڵێم ئیندوسمنت واتە سەمانمانی ترامپ ئێمە سەمانمانی کۆنسێپتین وە بەڵام ئەوەنە سەمانمانی ترامپن سەمانمانی ترامپ کێنە سەمانمانی ترامپ ئەو کەسانە کە زانستی سەمانمانی کۆنسێپت هەر لە قەدیمدا بەکاردێنن بە شێوەزەی کلاسیک چونکە سەمانمانی کۆنسێپت هەموو کات ئەپدێتی لوتێت لۆ ئەلگۆریزمەکە ئەو ئەلگۆریزمە هەموو کات بەو شێوەزە نابێت هەندێک کات ئەپدێتی لوتێت ئەو سەمانمانی ترامپ باش ئەوانن کە لە قەدیمدا لەسەر ئەو ئەلگۆریزمە هەر بەردەوامن ئەوە دەڵێن سەمانمانی ترامپ زۆر بە ئاسانی لە سەمانمانی ترامپ تێیەگەی شتێکی زۆر باسیتە ئێستا پێتان دەڵێم کو دەستنیشان بکەین لە زانستی قەدیمەکانی سەمانمانی کۆنسێپت هەموو کات بەم شێوەزە ترێی دەکرد جەماعەت کاتی مارکێت بەم شێوەزە بەرز بوو دەبەزینەت کرد پۆڵباکێک وە بەرز دەبوو چ دەکرد لێرە دەکردە بوس بەم شێوەزە دەکردە بوس باشە و لێرەش دەکردە ئۆردە بلوک بەم شێوەزە ئێرەش دەکردە ئۆردە بلوک یاخود دەبێژن سەپلای دیمانسیۆن باشە دەبێژن سەپلای دیمانسیۆن هەوان چ دەکرد جەماعەت چاوەڕێی ئێرەی دەکرد لێرە بای بکەن باشە ئێرە بای بکەن لەم ناوچە باشە ئێرە دە بایکەن تەمام نووسینەکە جوان نییە ئێرە دە بایکەن ئێرەژی ستۆپلۆس وەسەها لە بنی ئەو سەپلای زوونەکە کاتێک مارکێت دەبێتە خوارێ ئەلەساس لێرە بتات و بەرز بکات و قازانج بکەن بەڵام ئەوە کلاسیکەکە بوو پێشتر ئیش دەکرد ئێستاش بچێک ئیش دەکات چونکە ها بوو ئەوەی بەردامە لەسەر ئەو زانستە بەڵام زۆر کەم ئیش دەکات بەڵام کە ئەبدێت لۆ سەمانمانی کۆنسێپت ئێمە شتێکمان زیاد کرد کە پێ دەڵێن ئیندوسمنت واتە ئەوانە سەمانمانی ترامپەکانن چ دەکەین جەماعەت ئێمە چاوەڕێ دەکەین مارکێت بێتە خوارێ ئەوانە دەربکات یعنی لە ستۆپلۆ زیوان بدات
که آوانه درکر آوانه سمامانی ترامپن که درکت پیشم پیدالین چه پیدالین اندوسمنت هواتا اندوسمنت من درکت باشه بام شوزه که دری کت اوجا اما تریدی خوب مانده که تاکو لکوه بو سکی نوه واضحه تاکو بو سکی نوه بام شوزه واضحه بالام اما کو بزن او اندوسمنت لکوه دا لا تشويني ببينا ولا اندوسمنت زوز واسانه جماعت کاتک اتو لا بولبکی آیگشتی سمان منی کوزب زور آسان دا بیلود بیجم بوچی سیر کن جماعت بابین سرتو باسی بولیش اندوسمنت دکن یعنی برزبونی اندوسمنت نمونکانی لگل بریشکه واسعه بولیشکه جماعت سیر کن اندوسمنت بپی پولبک درست دابید کاتک اتو پولبک نیه او اندوسمنت لوی درست نبید واضحه بس باشی واسه که جوانتا سرتو باشتا که گرینگتر بشن پاش بشن سر باباتا اندوسمنت جمع بزن هم کتله یکم پولبکه باشه کو گریمان زانی کو لیره مارکت برز بو دا بازی دیسان برز بو دا بازی برز بو بمشي واسه يعني نعم پولبکه اسم مثلا لو انا بلا او دو پولبکه ويا دو پولبکه ایره ويا اما پولبکه که اما دوام پولبکه واضحه دو پولبکه آیا کش کم که اندوسمنت همو کد اما پولبکه یکم دکنه اندوسمنت واضحه ایره اما دکنه اندوسمنت بمشي واسه ایلا بریک و سترکچر بید باشه ایلا بریک و سترکچر بید مارکت بتاخر او اندوسمنت اگر گریمان مارکت ایره در نکا بالام دیسم پولبکه کرلو برز بوبا او کاتا اما گرینگی به ایرانو داین جماعت گرینگی به ایرانو داین همجوره دچینا سرتر چوکا گلمان یکم پولبکه اندوسمنت و تا اما گرینگی به داین بو اندوسمنتی واضحه بمشي وسر دکوید کاتی درک تا و اندوسمنت مثلا اما ها درک او بو اندوسمنت تا واضحه زور واسه تازه مزونی که یکم پولبه دکنه اندوسمنت بالام چکادک اتو گریمان بمشي واسه لی برز بونه که پولبک گریا برز بوا پولبک کدی گریا برز بوا دو پولبک دیرانه اگه ام بین یکم پولبک بکنه اندوسمنت کلیره اما بکنه اندوسمنت لعنه تو بیشتر تاو چون یکم پولبک نه خیر درست نیا بو درست نیا چون گودمان اگر لا پولبک تی اگه اندوسمنت رو آسان دبید چون که اگر لیره پولبک بید پیش او بریار اندوسمنت اگه مته سیده که او پولبک که درسته یا خونه اگر ها تو پولبک که درست با او ده که اندوسمنت عندتونی لو اندوسمنت بکار بینی بانم اگه پولبک که درست نبا هیچ اگه درست نبا تا بکار نینین واضحه وگو نمونه مثلا بوسی گوته و اگه پولبک درست نبی و تا بوج نیه لیرش اگه پولبک درست نبی و تا اندوسمنتش نیه زو آسانه باشه لیره هکه سیل بگین او ایو سی کاندلا پیش دا بزن برستین کاندلی ای بویا امشینه دبویا با چکر با جمع چکر با دبا هاد بو بنی او ای کاندلا در بکر بایا لیره او بناکیه بالام در نگیریه ویا دیاره که در نگیریه واتا چه نه بتا پول بای چون که چوشت سره که ده بوسو هم ده بتا فیک بوس با بوس حسام نکین همیش با پول بای که حسام نکین همیش با چه با اندوسمنتش حسام نکین که لیره پیدال نیکن پول بای با اندوسمنتش حسام نکین تا اما بایخ بلیره نادین او جور اما نادن او ایکن پول بای که دشتن بنتر بزن پول بای که درست ها لیره اگه سیل بگن جماعت برزبونک دوازینک برزبونک و پول بای که لیره که پیش بی و سی کاندل دا بزن باشه کم برستین کاندل بو پیش دا بزن لیره دلانه بیشه ای کاندل جماعت گوتم برستین کاندل گرینه کاندل لا چرنگ ایدا لا صورش کسکه شوینه رشه هر شتای بگرینه تو ده برستین کاندل خود دیار که است مثلا لیره ای کاندل برستره یون بی طبعا بی برستره و تا اما بی دک اینه نک ای گرینگه باشه یعنی کنا قیاس لانه بجمونه هر دو که درکی بنگه نه گرینگه لانه نکات در نکت باشه لانه او کات مثلا لیره حتی اشتادو ایره بید اون کاندل حتی ایره آد بید حتی نکه پول بک
او جليرا سي كاندل باشا سي كاندل توانية بني او برسين كاندل در بكات باشا اجمع قوتم با كاندل اي بيد با دو كاندل بيد با چند كاندل گرينيا دواته برز بو بوسي دروست کرد و بوسكش من دروست ده مبادي جواني لسري داخستيا اما ام نوچه ده بتا پول بايكي درست ويا نوچه كي پول بايكي درست باشا كاتك بام شوز بو پول بايكي درست اما دتوني لو اندوسمنت با کار بینین یعنی سمال مانی ترامپ ایرا باید کن باشه اما سمال مانی ترامپ باشه ستوب لبن ایرا دبین کاتین مارکت دیتا خوره اونه در دکات دواتر اما باید کن واضحه او بو گرینگه چونکه اگر ایرا بکه اندوسمنت که پول با که درست نیا ایرا بد کتا داره دالای مانم اون که نداره امن ایرا باید کن او که توشی دبیا سمال مانی ترامپ باشه اول نمونه بولیشگه tamam ekilla numune kon binava dasar çorti cemallera diora که مارکت چکیریا برزبونه کیریا دا بزیا و برزبویتا ویا و مشاوزه اگه بین ایرا پیش ها ام کاندل دا بزید پیش ام کاندل دا بزید برسین کاندل او بوانی ام یا دیارا لیتان باشه بناكي او كاندلا دركريا بلايا او بناكي ليرا دركراوا يعني نزم ترى قدم با كاندلا بيد با ده كاندلا ميجرينيا هاشم برز بو تاكو ليرا وبو سكش كده بادي وتا اما نوچكي والباكي كي درسته بلان با سيري ايرا بكين سيري ام دا بازين بكين كايرا روتا پیش ام دو بازین رو بده بام کاندلا دبینی کپچک دو بازین ایرا کریه پیش اب دو بازین رو بده برستین کاندل کش بو ام کاندلا بوا ویا ام کاندلا باش بناکه ام کاندلا در کریه نخیر در نکریه وتا چ وتا ایرا نوتا پول بک واسها اما شو اگه بیم چک سری ام دو بازین نجی بکین اون با چول بیجی اما پول بکه بالام پول بک نیا ویا پول باک نیا بو پیش ام دا بازی نبکه او برستین کاندل بو ویا بناکی دوی در کراوی بناکی در نکراوا واضحه و تا اگر لپول باک شرازه بی اتونه ایرا مثلا بکه اندوسمن و خب مثلا ایرا لون اگر نشخوزه ایرا بکه اندوسمن ها ایرا حوال دا بایی که لگالی ویا بلام خلاتا او هردیک پول باک نینا امیان دا بتا پول باک که درست اما ایرا دکینه اندوسمن کاتک چاواره دکین سمان ماین ترامپ ها اول که اورده بلکه شیوزه که سید کن جماعت که اورده بلکه ویا این بالانسو دست چپ شیوزه که اورده بلکه بس اول سمان ماین ترامپن ما ایش بام پیدانیا ها ایر او دی بای کن واضحه کاتی بای کر بام شیوزه مارکت داری دکات که داری کد او جا اما او بای دکین واضحه اما او کات بای دکین اولش نمونه دو بازین جماعت پیوز نکن لساق سب کم هر وقت آن نمونه باز عکسه که لیره پیش بیوسیه که برزمونه بکرد ای کاندل نزم تین کاندل دبی چیت هایی وید ای کاندل در بکات و چکه عکسه که ایره در نکه اوان نکنه پول بای بالام ایره دبینین که در کراوا او دبتا پول بای و تم ایره دکنه اینوزمن نگه ایره و کوه نمونه دی باز نوچه نمونه سالچارت چون داره لیره دیاره جماعت که مارکت ایره چکه جماعت دابازی نکریا برزبو نکریا و دابازی ویا پیش به برزبونه بکت آه به پول پاکه نزنتین کاندل اما کیش بو ام شینه ویا نزنتین کاندل من ام شینه یا باشه هایی که در کریل او کاندله بله در کراوا ویا آدیسان دابازیه بوسی مش کرده بوسه کی تال باش کو ایرانت بو والد گریمان ها ام کاندل رساسی در بینی جماعت گریمان شدوه حتی ایراب با تازه پیش برزبونه کی نظم تین کاندلان دا بیجین ام رساسیه که ویا بلام هایی که او رساسی لکوی دا خولی رای ها دا بینن دا بید ام هادو کاندلا حتی ایرا هاد یعنی زور گرنگه باشه بام شوزه مارکت دیتا سره اون ایرا باید کن سوامانی ترام باشه باید کن مارکت بام شوزه اونن در دکات که داری کرد او جا اما بای خمانده که تاکو کوه تاکو بوسکی نوه باشه زور آسانه بس بوواتی داخل بونا بازار اشتلمن اما بس سریاسا اندوسمن داکو اندوسمن دیتیم که
باشە تازە ئەمەتی گەشتین کە پۆلبەک چیە و ئیندوسمنت چەجمات ئەمە دوو بابەتی زۆر زۆر گرنگن پۆلبەک هەیجۆر پۆلبەک ینی پۆلبەک لەسەر هەموو شتێک تاکبیر دەبێت لەسەر ئوردە فلو لەسەر بڕێک و ستراکچەر لەسەر ئیندوسمنتی ینی زۆر شت هەیە دەبێت ئەخۆ لە ئۆیسیتیش ئەم پۆلبەکیان یۆمەتی دەدات دواتە باسی ئیندوسمنت ماکرد زۆر زۆر ئاسان یەکەم پۆلبەک ئیندوسمنتە تەواو بەڵام پۆلبەکێک دروست بیت و خلاص واضحە ئەمە بەس یۆسەکۆنە تمام یعنی شتەمە کە پیشانەوە بابەتەکە باقۆلی ئەو بەس یۆسەکۆنن بزانە ئیندوسمنت چه ئیشەکەی کینە سڵامەی ترامپن واضحە ئەوێت کلاسی بکاتینە پۆلبەکیش بزانە چی یۆسەی باە و تەواو ئەمە دوماهی دەرس بوو لە بەشی دووەمی ئلیمنتورشیپ خۆتن لەگەر تاکو بەشێکی نوێ